يعني وەکەم دزان خوین کەنگی لازم بێ کەنگی گەرەک دەبێ ئەگەر برینێک هەبێ وەکە مەسەلەن تەقینە وەکە بویەڕی ترافیکێ وەکە ڤاتشتی و برینێک هەیە خوین ژیلاشی ئینسان ینی مرۆڤ خویناوی مەسەل نەزف چێ بووە محتاجی خوینەیە نەخۆشین هەنە مەسەلەن فقردەم مەسەلەن گەلک ئەسبابێ هەنە مەسەلەن جار ناجێ نقل عظام یا گۆجێ خوینێکێت کێ خەلەلەک تێدەیە نەخۆشین هەنە مەسەلەن وەکە ناور وەکە تەلاسیمیا وەکە گورچکە وەکە پەنجەشێر یا هەستووە مەسەلەن یا نقل عظام ئەڤنا ینی تقریبا هەرتم پێویستی خوینێنە ینی هەر سەرێ چەندڕۆکی کیسە خوین جوار لازمە بەێ مامۆستا هەیە کەسێک گۆگە خوینێ بدە گەرەک ئەم بێژم بەری گۆی خوینێ بدە گەرەکە بێ خوارن بێ یانجی خواردنێ بخۆ نورمال ئەو بخۆیە باش گۆ خواردن خوارە بێ و ئاو باش بە خوار بێ سەوالی ینی ئاو باش بە خوار بێ ژبەر ئەو خوینجی ینی اعتیبار دەبێ ئاو یعنی وێ ئاوژ لاچی هەرێ دەرناژێ ئەو دەغت دادکەوێت تانسۆن دادکەوێ ژبەر ولۆ شیرەتامە هەر کەسێک گۆوەری خوینێ بدێ بەری وێ کەمیەکە باش ئاوەخۆێ و نەڵخورینی بێنە